لە نزیکەوە سەردانی نەخۆشخانەی بەخشینمان کرد بۆی بزانین سەرەتا ئەم پرۆژەی کەوا کۆمەڵی دادگەری پێشکەشی کردو بە هاوڵاتیان تا چەند ئەندازەیەک خەڵک لێ ڕازیە. بە بڕوای من هەموو هێزێکی سیاسی بە پرۆژەکانیان ناسرێتەوە. ئەوە پرۆژەی کۆمەڵی ئیسلامی، ئەگەر کۆمەڵی ئیسلامی لەوە زیاتر فراوانتر بێ، لەوە زیاتر نوێنەری هەبێ بە دڵنیاوی و پرۆژەی زیاتر پێشکەشەکە، سەرکەوتنی زیاتر تۆمارەکە، لە خزمەتی خەڵک زیاتر ئەبێ. ئەوەی کە ناو نەخۆشخانەکە بینیمان هەمویان دەستخۆشیەکەن لە ستافی نەخۆشخانە، ئەوە جێگەی خۆشحاڵیە، سەربەرزیە بۆ ئێمە، بۆ کۆمەڵی دادگەری، سەربەرزیە بۆ ئەوانەی کەوا لە پشتم پرۆژەیەوەن. بۆیە قەناعەتمان وایە پێشکەشکردنی پرۆژەی سەرکەوتوو واکە لە خەڵک کەوا زیاتر پشتیوانی هێزە سیاسیەکە بکەن. بۆیە لە ئەنجامی ئەوەی کەوا ئێمەڵێن ئێمە ئەم پرۆژەمان هەیە کە پرۆژەیەکی سەرکەوتووە بە شایەتی هەمولایەک، بۆیە شایانی ئەوەین زیاتر فرسەتمان بنێ بۆی زیاتر خزمەتان. ئەو مەرکەزیەتەی کە دەرمانی پێ هاتە هەرێمی کوردستان ئەومان هەڵوەشانەوە. خوازیارم کە ئیجراعاتی ئەخیری پارێزگای هەڵەبجە تەواو بێ بۆی ڕاستەوخۆ لە بەغاوە هەم ئەجیزەی بۆ دابین بکرێ، هەم دەرمانیشی ڕاستەخۆ بۆ بنێرێ، بۆ ئەوی یەکەم جار مەسەلەی دەرمان و ئەو کێشە تەندروستیانە حەلکەین. دوایی دێتە سەر مەسەلەی ئیدارات. مەسەلەی ئیدارات یا بێ ڕاستەوخۆ لەژێر چاودێری پەرلەمانی ئیتیحادیا بێ یاخود پەرلەمانی هەرێمی کوردستانی ئەنجومەنی پارێزگاکان، بۆیە بەڵێنە دەین بە خەڵک تا ئەو کاتەی ئێمە توانامان هەبێ لە خەمی دابینکردنی پێداویستیەکانی تەندروستین. هەموو پارتێکی سیاسی باگراوندێکی تایبەتی هەیە، پرۆژۆ تایبەتمەدی خۆی هەیە. ئێمە لە کۆمەڵی دادگەری بە پرۆژەکانی بەخشین ناسراوینەتەوە، لەبەرەوە قەناعەتمان وایە شتانێکمان کردووە لە پرۆژەکانی بەخشین کە جێگەی ڕەزامەندی بن، بۆیە بە هاوڵاتیانەڵین بە پرۆژەکانمانە بمان ناسەوە. ئەگەر شتێکی باشمان پێشکەش بە خەڵکی هەڵەبجە و دەوروبەر و شارە زور کرد بێ ئەوە دیارە لە پرۆژەکانمانان دیارە. ئەگەر ئێمە ببینە جێگەی متمانەی خەڵکی، ئەگەر دەنگ بە نوێنەرەکانی ئێمە بدەن حتمەن بە دڵنیاییەوە ئێمە ئەتوانین شتی باشتر و پرۆژەی باشتریشیان بۆ بکەین و نوێنەرەکانیشمان دیارە نوێنەرایەتی ئێمە ئەکەن لەم پرۆژانەشە و